سڵاوتان لەبێت. ڕێگرێژکردنی سیاسەتی بازرگانی و پیشەسازی گشتی بە مەبەستی بەدیهێنانی گەشەسەندنی ئابووری کۆمەڵایەتی پێناسەی وەزارەتی پیشەسازی و بازرگانیە لە کابینەی نوێنی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرپەرشتی و ئەرچی هەردوو سێکتەری بازرگانی و پیشەسازی لە ئەستۆ گرتۆ یەکێک لە ئامانجەکانیشی بریتە لە بژانەوەی پیشەسازی و بەرەپێدان و وەبەرهێنانی ناوخۆی کە ئەو وەزارەتە وەک ئەرک پێویستە ڕۆڵی بەرچاوی هەبێت بۆ گەیاندن و دەستەبەرکردنی هەموو ئەو هەنگاوانەی کار بۆ ئەکتیڤکردنی بازرگانی و پیشەسازی ناوخۆیی لە هەرێمی کوردستان دەکەن. لەم پرۆگرامەدا هەوڵ دەدەین باس لە هەنگاوەکانی کارکردن و چاکسازیەکانی وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین. بۆ ئەمە بەستەش بەڕێز کەمال موسلیم وەزیری پیشەسازی و بازرگانی لە ستۆدیۆ میوانە. جەنابی وەزیر بەخێربێ. زۆر سپاس. بێگومان پرسی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ هەموو جیهان موسیبەتێکی گەورە بوو. جا ئەگەر بۆ وەزارەتەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە تێکران موسیبەت بێت بۆ ئێوە موسیبەتێکی گەورەتر بوو کە بەشێک لەو نەخشە ڕێگایی کە لە سەرەتادا داتاننا ڕەنگە ڕێگری کردبێت بۆ ئەوەی دەستەواری جێبەجێکردن. من مەبەست مەقسە لەسەرەوە بکەم یان پرسیار لەسەرەوە بکەم ئایا ڤایرۆسی کۆڕۆنا چەند ڕێگر بووە لە بەردەم پێشکەوتنی ئەو پلانانەی کە ئێوەدا تا ڕێشتووە. بەڵێ زۆر سپاس. بێگومان ڤایرۆسی کۆڕۆنا تەسیری لەسەر تێکڕای وڵاتان کرد لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی گەشت و گوزارەوە، لە ڕووی هاتوچۆوە. بۆ خۆتان ئاگادار بوون کە لە سەرەتای بڵاوبوونەوەی ئەو پەتایە لە هەموو وڵاتاندا کەرەنتینە دەستی پێکرد و حدودەکان داخران هاتوچۆ نەما کە ئەمەش کاریگەریەکی زۆر خراپی کردە سەر تێکڕای بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو پلان و بەرنامانەی کە بۆ کاری داهاتوی خۆی داینابوو هەندێکی بە تەواوی وەستاند و کاریگەریەکی کردە سەر جێبەجێکردنی ئەوانەش تریش چونکە وەکو باست کرد لەناو ئەوانەش ڕەنگە بۆ وەزارەتی بازرگانی لە هەمیان کاریگەرتر بێت چونکە کاری ئێمە کاری بازرگانیە، هەناردە و هاوردەکردنە پێداویستیانی خەڵکە، پێداویستیەکانی بابرێن کارگەکانە کاتێک کە سێکتەرەکانی وەبەرهێنان، کشت و کاڵ، پیشەسازی، سیاحە هەموو ئەوانەی پەکخست دەبێتە هۆی و بوو بە هۆی کەمبوونەوەی داهاتیش کارگەکانی ناوخۆش هەمیان داخران هەلی کار و بابرین ئیشی خەڵکیشی هەر هەموو ڕاگرت. بێگومان بوو بەهۆی ئەوەی کە ئەو پلان و بەرنامانەی کە هەمان بوو هەندێکیان وەستان، هەندێکیان هەتا حەدی زەعیفبوونێکی زۆر کاری کردە سەر خەڵک، تەنانەت خەڵکیش سەرمایەداریش و خاوەن کارگەکانیش ئەوانەی کە پێداویستیەکانیان نەتواندرا بێ نەتواندرا کارگەکانیان وەگەڕ بخریانی لە مدەی کەرەنتینە کارگەکان هەمیان کەرەنتینەکە ڕادەوەستین. جەنابی وەزیر زۆر جار لە زۆربەی زۆری وڵاتانی شوا بوو ئەوەی کە ئێمە وەکو میدیاکاران متابعی دنیاشمانە کرد لە کاتی کەرەنتینە و ئەو گیر و گفتانەی کە ڕوبەڕووی وڵاتان دەبوونەوە پەیوەندیان بەشێکیان پەیوەندی بە بەرزبوونەوەی نرخی کاڵاکان بوو. یعنی مەسەلەن بۆ نمونە کە کاڵاکان زۆر ڕەتبەتیان لەسەر بوو، خەڵک زۆر دەیکڕی و دەچوو شتەکان گران بوو. بەڵام لە کوردستان کەم تا زۆر ئەوە کۆنتڕۆڵ کرا. ئەمە کۆمنتی تو لەسەر ئەوە بزانم. بێگومان باسی عەرز و تەڵەبە ئەوە کاتێک کە کەرەنتینە خەتەری خستە سەر بواری تەندروستی و بواری خۆراکیش بەوەی کە زۆربەی وڵاتەکان و بە تایبەتی ئێمە وڵاتی چۆچی ئێمە کە زۆربەی شتەکانمان هاوردەکردنە خواستمان لەسەر هێنانی زۆرترین کاڵا بۆ هەرێمی کوردستان زیاد بوو بۆ ئەوەی مەترسی نەبوونی خۆراک ڕوونەداتن. بەڵێ تەسیری کرد وای کرد کە خۆراکەکان هەندێک لەو خۆراکانە هەر لە ئەسلی شوێنەکەی خۆی لە مانشەکەی خۆی گران بوو وەکو باسم کرد زۆر بۆ باز دەکەم. ئەوانەی کە لە ئەسلی شوێنەکەی خۆیانگان گران بوون ئەوە کەس ناتوانێت دەسڵات بیکەن. جگە لەمەش لە نەقلکردنی لە هاتوچۆیەکەشدا کێشە دروست بوو بەوەی کە بۆ هۆکاری ئەو ڕێکارانەی کە بۆ خۆپاراستن لە کۆڕۆنا گیرایە بەر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و زۆری بارهەڵگرەکان لە سنوورەکان ئەوەش هەندێک هاتوچۆ و جموجۆڵی بازرگانی خاو کردەوە بە شێوەیە کە وەکو پێشان نەتوانرێ بەو شێوە زۆرە بێتن. بەڵام ئێمە بە خۆشحاڵیەوە لەگەر هەموو لایەنە پەیوەندیدارەکان و لەگەر بازرگانە بەڕێزەکانیش هاتینە سەرخەت بەوەی کە هەوڵماندا
لەگەڵ وەزارەتی داراییش کە سنوورەکان زۆرترین کار ئاسانی بۆ هێنانی کاڵای پێویستی ڕۆژانەی خەڵک بکرێتن و ئەوە بوو بە خۆشحاڵیەوە شتێکی وا بۆ خۆتان ئاگادارن ئەزمەی خۆراک لە کوردستاندا ڕووی نەدا زیاتر لە 200,000 خێزانش لەو سەردەما لە کاتی کەرنتینە لەلایەن ئێوە سەبەتەی خۆراکیان بەڵێ ئەو پارەیە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دابین کرا 200 سەبەتەی خۆراک بۆ خەڵکی کەم دەرامەت و ئەوەی کە پێویست و هاوکاری بکرێتن 200 سەبەتەی خۆراک 200,000 سەبەتەی خۆراک بۆ ئەوانیش دابین کرا بڵێ باشە ئەمە توردەوەردە قسە لەسەر کاریگەریەکانی کۆڕۆنا دیسان بکەین لەسەر کارەکانی ئێوە هەروە هەنگاوەکانی وەزارەتی ئێوە بۆ چاکسازی پێکەوە راپۆرتێک دەبینین و دواتر گفتوگە لەسەرەکە یەکێک لەو وەزارەتانەی سەرچاوی دروستکردنی داهاتە بۆ هەرێمی کوردستان وەزارەتی پیشەسازی و بازرگانیە لە سەرەتای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە با پەڵپشتی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چەندین هەنگاوی ناوە دەرفەتێت کارێک گەلێکی زۆر بۆ خەڵکێمە دروست کرد چ ئەو کارگەه و کۆگەهێت vê projêdan vê deverê têne duristkirin ئەگەرچی لە ساڵی 2020دا و تامانگی تەمووز بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و کەرەنتینەوە زۆربەی کارەکان وەستا بوون بەڵام لە مانگی حوتەوە تا ئەمساتە بە هەموو مۆڵەتە زۆرە زۆرەکانی بازرگانی بە خۆراک و بیناسازی و سامانی ئاژەڵ و دەرمان و ئۆتۆمبیل زیاتر لە 8,700 مامەڵەی بازرگانی کراوە بە بەراورد بە ساڵی 2019 کە بە کوی ساڵەکە 11,000 مامەڵەی بازرگانی هەبووە بەرەو پێشچوونی بە خۆیەوە بینیوە بەرپرسانی بازرگانی دەڵێن جەموجوڵی بازرگانی لەم کابینەیە باشترین گەشەی کردووە هەر خودی جنابی سەرۆکی حکوومەت و کابینەی وەزاری بە کاملی لە هەموو کۆبوونەوەکانە جەخت لەوە دەکەنەوە کە وەزارەتی بازرگانی دەبێت هەموو لایە هاوکار بن بۆی بتوانن بەیەکەوە ئەو کارانەی کە لە ئەستۆی وەزارەتی بازرگانی جێبەجێکەن لەو ڕوانگەی ژۆکە وەزارەتی بازرگانی کەم تەرخەمیمان نەکردووە لە ڕووی ئامادەکاری و ئاسانکاری بۆ بازرگانەکان بە تایبەتی ئەوەتەی ئێمە لێرە لە بەڕواتی گشتی بازرگانی هەوڵ دێن بە تایبەتی ئەو بازرگانانەی کە کاڵا دەهێنن یا کاڵا دەنێرنە دەرەوانێ بە ئاسانترین شێوە یعنی لە کەمکردنەوەی ڕۆتین بۆیان ئاسانکاریان بۆ بکەین بتوان ئەو بازرگانی کە دێت لێرە باڵەکانیان سوتەوا بکەین و بڕۆن کاڵەکانیان بهێنن و هەر ڕێگری هەر شتێکیش کە بێتە پێشەوانە بۆیان لە سەر سنوورەکان یا لەو شوێنانەی کە پێویستە ئێمە تەدەخولکەین بە زووترین کات تەدەخول دەکەین بۆ چارەسەرکردنیان زیاتر لە 8,700 مامەڵەی بازرگانی کراوە کە ئەمە گەر بێت و بەراوردیکەی بە ساڵی 2019 کە 11,000 بووە تو حساب کە 4 مانگ زیاتر ئێمە کارمان کردووە تو 8,000 ئەوەن دەبێت کەواتە ئەمە ئەکرێ نیشانە بێ بۆ ئەوەی کە جموجوڵی بازرگانی لە هەرێمی کوردستان لە بەتایبەتی لەم کابینەیەدا باشترین گەشەی کردووە جموجوڵێکی باشیشیە. سەردانی کارگەیشی بەرەمێنانی بابەتی پاکەرەوە و بەهارات و خۆراکی جۆراجۆر دەکەین لە ناوم کارگەیە هەلی کار بۆ زیاتر لە 150 کرێکار ڕەخساوە لە هەموو عێراقیشدا کۆمپانیاکە توانیوێتی هەلی کار بۆ 1000 کەس بڕەخسێنێ ئەوان بە بایەخدانی کابینەی نوێم بە جوڵە بازرگانیەکان دڵخۆشن لە کابینەی نوێدا بەڵاستی پاڵپشتێکی زۆریان کردوون لە زۆر ڕوودا و بەڵام لە هەندێک ڕۆژدا ئێمە هەندێک ئیتر انشاءالله بۆ داهاتوو زیاتر پاڵپشتیمان دەکەن کە وەکو وەزارەتی بازرگانی پیشەسازی و جەنابی وەزیر ینی پاڵپشتێکی باشمان بوون بەڵام لە هەندێک کردەوە تا ڕادێکی باش بوون بەڵام لە کەرتی تەندروستیە هەندێک پاڵپشتیمان زیاتر پێویستە. هەرەوەندەش نییە لێرە بازاری ساختکردنەوە تەنیا ناوخۆیی نییە بەڵکو لە ناوەڕاست و باشووری عێراق و وڵاتانی دیکەی دراوسێ و ئەوروپیش بەرهەمەکانیان ساخت دەکەنەوە و پلانیان هەیە بیگەن وڵاتی کەنەداش. بە ڕێژەیەکی زۆر مواد بۆ دەرەوەی وڵاتە نێرین لە تورکیا و لە ئەوروپا لە هەموو شارەکانی ئەوروپایە و هەروەها لە بەریتانیا ئێستا خەریکین بۆ کەنەداش ئینشەڵا هەناردەکەین ئەمە بەڕاستی جێگەی دڵخۆشیە کە ئێمە ئێستا لە باتێوی هاوردە بکەین مواد هەنارداکەین بۆ دەرەوە بەڕاستی ئەگەر ئێمە داواکاریکیش بکەین ئەگەر حکوومەت زیاتر هاوکار بێت ئاسانکاری زیاترمان بۆ بکە ئێمە داواکاریکی زۆر هەیە لە دەرەوەی وڵات لەسەر هەموو موادەکانمان جێگەی ئەوەی ئاماژەی پێ بکەین یعنی گۆڕانکاریکی بەرچاو هەیە ئێستا لەم کابینەیە چ لە وەزارەتی بازرگانی و لە چەندین لایەنی ترەوە
گرنگی زۆریان بە پیشەسازی داوە هاوکاری کراون ئەمە بەس پێویستمان بە هاوکاری دامی زیاترە. لەم کابینەیەدا هەوڵێکی زۆری ناردن کاری دەدرێت لە کەرەسەی یاسن و چیمەنتۆ هەرێمی کوردستان توانیوێتی خۆبژێوی دروست بکات کە ڕەوانەی دەرەوی هەرێمی کوردستان دەکرێت. بەرپرسانی وەزارەتەکە دەڵێن پەیوەندی نوێیان لەگەڵ وڵاتانی دەوروبەر و جیهان دروست کردووە بۆ کردنەوەی دەواازەی نوێی مامەڵەکردن. دایانەوێ باڵانس هەبێ لە نێوان هاوردن و ناردن بە جۆرێک لە ١٨ شمەشی هاوردەکراوی ئێستا بگۆڕن بۆ لە 150. ئەرچی وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە چوارچێوەی سیاسەتی ئابووری نوێی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگترین شت ئەوەیە بنیادنانەوەی و هەروەها دووبارە دروستکردنەوەی ژێرخانی پیشەسازی لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو کابینەیەدا کە بتوانین کەلوپەل دروست بکەین، شتۆمەک دروست بکەین بۆ ئەوەی هەناردەی دەروەی وڵات بکەین بۆ ئەوەی جۆرێک بەڵانسە بێتن لە نێوان هاوردن و هەناردن. خۆشبەختانە لە چەند پڕگەیەک توانیتمان کە خۆبژێوی دروست بکەین بۆ نمونە لە کەرستەی ئاسن و هەروها چیمەنتۆ کە ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان دەکەین. ئەوەش خۆشبەختانە حکوومەتی عێراقی لە هەفتەی ڕابردوو وەزیری پیشەسازی عێراقی ئاماژەی بەوەی کرد کە زۆر شتێکی گرنگ و باشە کە هەرێمی کوردستان ئێستا دەتوانێت چیمەنتۆ ئاسن بۆ بەشەکانی تر عێراق هەناردە بکە. ئەرچی وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە چوارچێوەی کابینەی نوێمدا بریتیە لە دووبارە ڕێخستنەوەی ژێرخانی پیشەسازی بەو مەبەستەش کار لەسەر پلانی 20 بۆ 24 دەکرێت کە هاوتەری بە لەگەڵ بەرنامەی کاری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا. بەڵێ کاکەمال وەکو ئەوەی لە راپۆرتەکە بینیمان ئەو ژمار و داتایانە پێمان دەڵێن کە جموجۆڵی بازرگانی بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو لەو کابینەیەدا لەگەڵ هەبوونی کۆڕۆناش لەگەڵ هەبوونی ئەو گرفتانەشکەیە ڕێژەکە زیاتر بووە. جگەلەوەش یەکێک لە ئەرکەکانی ئێوە پاڵپشتیکردنی سەرچاوەکانی داهاتە. بێگومان یەکێک لەوانەیە کە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەی خۆی زۆر جەختی لەسەر کرد پشتبەستن بوو بە سەرچاوی تری داهات و دوورخستنەوە بوو لە نەوەت وەکو تاکە سەرچاوی داهات کە پێشتر هەبوو. ئەمەوێت کۆمنتی تو لەسەر سەرچاوەکانی داهات بزانم چ کراوە و چۆن دەتوانن بازرگانی و پیشەسازی لای خۆتان وەکو یەکێک لە سەرچاوەکانی داهاتیان سەرچاوەیەکی کاریگەری داهات حساب بکەن و دووبارە پێناسی بکەن. لە سیاست و بەرنامەی کابینەینەوە ئەوە بوو کە لە هەرێمی کوردستان کار بکەین بۆ ئەوەی چیتر تەنها پشت بە سەرچاوی یەک نەبەستین کە سەرچاوەکەش نەوت بێ. بۆ ئەوە پێویستی بەوەیە کە سەرچاوەکانی تری داهات کەرتەکانی تری سەرچاوی داهات ببژێنینەوە پەرەی پێ بدەین بازرگانیە پیشەسازیە کشت و کاڵە گەشت و گوزارە لەسەر هەموو ئەو سێکتەرانە ئێستا کاری جدی دەکرێت بۆ ئەوەی بیانکەین لای ئێمەوە بۆ وەکو وەزارەتی بازرگانی و پیشەسازی کارمان لەسەر هەردوو ئاستەکە کردووە و بە تایبەتی بۆ ئەوەی کارگە و کارخانەی پێویست دابنین بۆ ئەوەی وەکو باس کرا لە راپۆرتەکەشدا ڕێژەی هاوردە کەمکەینەوە هەناردە زیاترکەین و کارگەی زیاتر بۆ پێداویستیەکانی خۆماندا بنین لەسەر ئەساسی چەند شتێک بۆ نمونە ئەو کەرستە کشت و کاڵی و ئاژەرداریەی ئەو ماوادە مادەی سەرەتایی کەشتکاری و ئاژەڵداری کە هەمانە لە کوردستاندا بین ئەوانە بکەین بە بەرهەم لە زیاتی ئەوەی لە دەرەوە بیان هێنین. زۆرترین دراسی ئەومان کردووە زۆرترین ئەو کاڵایانی کە لە دەرەوە دێن لێرە ئەو کارگە بۆ ئەوانە دامەزرێنین لەسەر ئەساسی بوونی مادەی سەرەتایی ئەوانە لە کاتێکدا کە کارگە زۆر دەبێ هەلی کارت زۆر دەبێ. ئەمەوادە سەرەتایانە کە جەنابتان ئاماژەتان بۆ کرد لە هەرێمی کوردستان مادەی سەرەتایی دەوڵەمەندە هەرێمی کوردستان بە مادەی ناڕێم هەمویان چونکە هیچ وڵاتێک نییە بڕێ وڵی من هەموو شتێک لە وڵات لە ناوە خۆمدا بەرهەم دێنم و پشت بە هاوردەکردن نابستم. ئێمە بەستمانە ئەو ڕێژە بابرێن خراپەی کە لە بینی هاوردە و هەناردەدا هەیە لە هەرێمی کوردستاندا ئەوەیان چاکەینەوە نەک هەر 50 تمۆحی ئەومان هەیە. ئێستا چەندە یانی لە نێوان وڵا ئێستا بەداخەوە زۆر کەمە بەداخەوە زۆر کەمە ئێمە هەت بە یەک حسایەت دەمەیە مۆڕەتی هاوردەکردنمان 8757 مۆڕەتی هاوردەکردنمان داوە
لە بەرامبەر ئەودا تەنها 1976 مۆڵەتی هەناردەمان هەیە بۆ یعنی ئەو ئەوە زیاد خەلەرەکەی ئەوەیە کە بەرهەمینان خۆمان نەگەیشتۆتە ئاستێک کە بتوانین وەڵام لە ئەجەندا و کارنامی ئێوە زۆر پێداگیریتان کردووە کە بتوان ئەم ڕێژەیە بەسەر بێت. ڕێک من تازەش باسم کرد دەمانەوێت ئەو ڕێژەیە بگۆڕین نسبەی هاوردەکردن زۆر کەمکەینەوە هەناردەکردن زیادکەن یان هەر هیچ نەبێ ئەو مەوادە زۆرەی کە دێتن خۆمان بۆ بژێوی خۆمانی دروست بکەین پێویستمان بۆ نەبێ هەمووی هەر لە دەرەوە ئەوەشیان دەبێتە سەرچاوەیەکی گرنگی دا. ئەگەر من بپرسم پرسیارێک بە ڕاشکاوانە وەڵام دەیەوە چەند پێشوازی لەو کاڵایان دەکرێت کە لە هەرێمی کوردستانەوە دروست دەکرێن و هەناردەی جیهان دەکرێن کوالێتەکانیان چۆنە پێشوازی ئەو وڵاتانە چۆنە بۆ ئەو مادانێک کە لە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو کارگانێک کە لە کوردستان هەن خۆماڵین دروست دەکرێن. کوالیتی بەرهەمی کارگەکانی خۆمان ئەوەی کە ئێستا هەمانە کوالیتی زۆر باشن و هەندێکیان شەهادەی ئازۆ ئەوانی تریشان هەیە. زۆر باش دەمێت قسە لەسەر پلانی ئێوە بکەم لە 2020 بۆ 2024 هەروەکو لە کارنامەکەتان ئاماژەتان پێکردووە نەهێشتنی ڕۆتین و چاکسازی بێگومان کێشەی ڕۆتین لە پێشووتر کێشێکی زۆر گەورە بوو هەم هاوڵاتیان هەم بازرگانان هەم ئەوانەی کە کاری پیشەسازیان دەکرد یعنی لەو ژوور بۆ ئەو ژوور لەو شوێن بۆ ئەو ژوور زۆرێک لە ڕۆتینیان ڕوبەڕوو دەبەوە بە تایبەت هاوڵاتیان ینی بێگومان بۆ ئێوە بۆ ئەو مەبەستا بۆ نەهێشتنی ڕۆتین چکراوە. تێکڕای حکوومەتی هەرێم کابینەی نۆ ئێمە پێشتر باسمان کرد گوتمان ئەو ئەزمە اقتصادی لە نەتیجەی کۆرۆنا بەسەرماندەها زۆر بەرنامەی لێ تێکداین یەکێک لە بەرنامە سەرچیەکانی حکوومەتی هەرێم ئەوە بوو کە ئەو ڕۆتینیاتانە نەهێلین لە ڕێگای بە ئەلکترۆنیکردنی حکوومەتەوە لە وەزارەتی ئەوە بۆ بە ئەلکترۆنیکردن چۆتە پێش ئێمە دەستمان بۆ کارە کردووە لە هەندێک سێکتەرەوە دەستمان پێ کردووە و ئەگەر بارودۆخەکە گونجاو بێ بەردەوام دەبین بۆ ئەوەی هەموو ئەو ڕێکارانەی پێویستە بۆ کەمکردنەوەی ڕۆتینیات بگرینە بەر لەوانە لە بابەتی دامەزراندنی کۆمپانیاکان لە دامەزراندنەوە هەتا هەموو ڕێکارەکانی تری پێویستە لە تەسفیاتەوەوانە بە ئەلکترۆنی بکرێەوە کارەکەشمان تقریبا تەواو بۆ یعنی شتێکی لەو چەند ڕۆژە یان بابرێن تەواو دەبێتن بە ئەلکترۆنی دەکرێت هەموو ئەو ڕۆتینیاتە تااقەت پرۆچیانانەی کە لەو پرۆسەیەدا هەبوو نایهێلین ئەوە بە هەمانجی لەگەن ئەنجومەنی وەزیران ئەو پرۆسەیە کراوە بە ئەلکترۆنی دەکرێت خەڵک لە باتی ئەوەی چەند ڕۆژ و بە ماندووبوونێکی زۆر و توێچوێکی زۆر کۆمپانیایەکدا مەزرێنێتن دەتوانێت لە شوێنی خۆیەوە و بە ئەلکترۆنی ئەو لە ماوەی کەمتر لە 2 ڕۆژ ئەو کارە بکات لە 2021 تێکرای ئەم کارە بە ئەلکترۆنکردن بێگومان وەکو باسم کرد هەر لە یەکجار نزیک هیچی نەماوە شتێکی وانە ماوە تەنها ماوە بینە سەرتو ئیشی پێ لە هەموو سەکتەرەکانی تر دەمانەوێت ئەو بابەتە بکەین بە بابەتی سەرچی ئەرکەکانمان کە ئەوەندەی پێمان دەکرێت ئەوەندەی بارودۆخە داراییەکە ڕێگە بداتن هەموو ئەوانەی کە پێویستن بە ئەلکترۆنی بکە باش بێگومان ئەوەی کە لە راپۆرتەکەی جنابتمان خوێندەوە بەشێکی لە راپۆرتەکان ئاماژەی پێکرا بەشێکیش خۆت ئاماژیان پێ دەکەی بەڵام مەبەستمە بینەر ئاگادار بێت لەو ئینفۆگرافیکەی کە لە بەردەمماندایە لەسەر کار و چالاشەکانی ئێوە بۆ زیاترکردنی کارگە و کاری پیشەسازی و بازرگانی ئەوەی کە لە بەردەممان دەردەکەوێت بۆ بینەریش شارەزا بتفەرن. بەڵێ پێدانی 1939 مۆڵەت بە دامەزراندنی کارگا بۆ خۆمان ڕێکاری تایبەتی خۆی هەیە بۆ دامەزرانی کارگا و ئەو کارگانش کە کەسێک دەیەوێت کارگەیەک دامەزرێن بۆ بەرهێنانی کاڵایەک لێژنەمان هەیە بە دوواداسوونی بۆ دەکەوە جدوای اقتصادی بۆ دەکا ئەگەر پێویستی ئەو کارگەیەمان هەبوو ینی ئەو جۆرە بەرهەمە پێویستی بۆ بوو کە کارگەی بۆ دامەزرێن و جدوای اقتصادی هەبوو مۆڵەتی پێ بەڵێ حتمما پێویستی پێ بووە و لێژنە کردووە بابرێن ڕزامەندی داوە لەسەری بۆ ئەوەی دروست بکرێت. تۆمارکردنی هێمای بازرگانیش ئەوە هەر یەکێکی ترە لە ئەرکەکانی وەزارەتمان بەڕێوەبەرایەتیەکی سربەخۆی هەیە بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی هێمای بازرگانی کە ئەوە 606 هێمای بازرگانی تۆمار کراوە کاتێک کەسێک کاڵایەکی هەیە هێمایەکی بازرگانی بۆ خۆی ئەو کردووە دوای چێککردنی ئەو لێژنێکی پسپۆرەوە لەلایەنی بەڕێوەبەرایەتی هێمای بازرگانی بەڕێ بۆ ئەوەی بزان ئایا ئەو هێمایە تۆمار نەکراوە لە شوێنیتن کەستی تۆماری نەکراوە ئەگەر تۆمار نەکراوە بێتن مافی تۆمارکردنی ئەو هێمای پێدەن
تۆمارکردنی سی کۆمپانیای بیانی بۆ خۆ دەزانی هەم ئێمە هەم کۆمپانیای ناوخۆمان هەیە هەم کۆمپانیای بیانیمان هەیە کۆمپانیا بیانیەکان لە ئەو ساڵی ڕابردوودا سی کۆمپانیای بیانی هاتوۆتە هەرێمی کوردستان لێرە مۆڵەتی وەرگرتووە باڵێن خۆی تەزیر کردووە کەشیەکی لەبار دروست دەکەن بۆ کۆمپانیاکان ئێمە بڵێ بۆ ئەوی بێن لێرە کۆمپانیا بەڵێ ئێمە حەول دەدەین هەرچی کار ئاسانی هەیە و ڕۆتینیات و لەمپەرەکانی بەردەم هاتنی کۆمپانیا بیانیەکان لا ببین و ژینگەیەکی لەبار دروست بکەین بۆ ئەوەی کۆمپانیا بیانیەکان هەم بدەن بێن لە کوردستاندا سەرمایە گوزاری بکەن سەردان و کۆنتترۆلی بەرهەم بۆ 1923 کارگە ئێمە بۆ ئەوەی ئاگاداری جۆری بەرهەم و کوالیتیەکەی بین لێژنەمان هەیە سەردانی ئەو کارگانە دەکات بۆ ئەوەی بزانین بەرهەمەکانیان گونجاوە کوالیتی باشە یان باش نییە کۆنتترۆل کراوە و لە بەرامبەردا ئەگەر کوالیتیەکانیان باش نەبوو سزا دەدرێن بەدواداچوونی زیاتری بۆ بەڵێ نازانم ئامارەکەتان لایە هەموو ئەوانەی کە سزادراون ئەوانش سەرپێچیان کردووە یان مادەکەیان بابرێن کەلوپەلەکەیان بەرهەمەکەیان باش نەبووە ئەوانش ئیزراعاتیان بۆ کۆنتترۆلی بەرهەم سەردان و کۆنتترۆلی تەکنیکی ئەوەش هەر دوو کارگە 92 کارگەی ئەوەش هەر بەڕێوەبەرایەتی گشتی پیشە سازی هەردەستێ بۆ بەم کارە بۆ ئەوەی ئاگاداری و کارگەکان بێ لە ڕووی کۆنتترۆلکردنی تەکنیکی کارگەکانەوە کاکەمە لێچێک لەو شتان بەڵێ لەسەر سزادان ئەمەوێت قسە بکەن تەوان بێگومان هاوڵاتیان هەمیشە قسە لەسەر ئەوە دەکەنیان ئەویان بەلاوە مهمە کاتێکە کۆمپانیایەکیان کارگەیەک خلافی ئیشکردنی خۆی کرد و بە ڕێیەکی تەندروست و ڕێیەکی ڕاستێ نەپەڕی سزا بدرێن یانیش لایانی کەم لێ پێچینەوەی تێدا بکات ئێوە لەسەر سزادان دەڵێن 1920 شوێنی بازرگانی بەهۆی سەرپێچی کردنیانەوە سزادراوە ئێمە لێژنەی چاودێری بازرگانیمان هەیە چۆن لێژنەکانی ترمان هەبوو لە بەڕێوەبەرایەتی گشتی پیشەسازی سەردانی کارگەکان دەکەن لێژنەیەکی تری بازرگانی هەیە لێژنەی چاودێری بازرگانی لە هەموو شارەکان هەمانە ئەو لێژنەیە سەردانی هەموو ئەو شوێنانە دەکات کە پێویستە چاودێری بکرێ بۆ ڕێگەگرتن لەو سەرپێچیانەی کە ڕوودەدا لە نرخ بەرزکردنەوەی نرخ لە قۆڕخکاری لە هێنانی موادی خراپ ماوە بەسەرچوو ئەو لێژنانەمان سەردانی ئەو شوێنانەیان کردووە بەڕێ ژمارەیەکی زۆریشیان ئەوانەی کە سەرپێچیان کردووە سزادراون باشە لەسەر قۆڕخکاری وە ببوورە بە ئەوەشتەوە ئەمەوێت پرسیارێک بکەم هەفتەی ڕۆیشتیش هەر لەسەر ئەو بابەتە بۆ ئەوی لە بیرم نەچێ هەفتەی ڕۆیشتیش کۆبوونەوە یەکمان کرد لەگەڵ بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەموو شارەکان بۆ ئەوەی لەو دۆخەی کە ئێستا لە بەربەرزبوونەوەی نرخی دۆلار هاتۆتەکایەوە ڕێگری بکەین لە قۆڕخکاری لە بەرزکردنەوەی نرخ هەمومان ڕاستپاردون کە دەبێ زیاتر چاو کراوە بن زیاتر چاودێری بازار لە میکانیزمی کارنامەی وەزارەتی بازرگانی پیشەسازی هاتووە یەک لە خاڵەکان کە ڕێگری لە قۆڕخکاری بکرێن بە پێی یاسا ئەو کۆمپانیانەی کە سزادراون یان ئەو شوێنە بازرگانیانی کە سزادراون ژمارەیان 1924 دانەیە هەر کاتێک زانیبتان یەکێک لەوانە قۆڕخکاری کردەوە پێی یاسا چۆن مامەڵتان لەگەڵ کردەوە ئە بەسمە لەسەر قۆڕخکاریکە قسە بکەین قۆڕخکاری لێژنەیەکی هەیە یان ئەنجومەنێکی هەیە پێویستی بەوەیە کە با بڵێن ئەو ئەنجومەنە کاریەوە دەکا بەپێی قانونی منافەسە و منعی احتیکار هەم منافەسە با بڵێن کەشی منافەسە بخۆڵقێنین بۆ ئەوەی منافەسە هەبێت لە نێوان بازرگانان و کۆمپانیاکانە و هەم ڕێگری بکە لە قۆڕخکاری یاسایەکە یاسایەکی تۆپیان دووبارە پێویستی بە هەموار هەیە پێویستی ڕەنگە بە کەمێک هەموار هەبی کە ئەویشمان خستۆتە بەرنامەی کارمان بەڵام جێبەجێکردنی ئەو یاسایە وەکو خۆی ڕێگری دەکات لە قۆڕخکاری پشکنینی 1932 نمونەی بەرهەمی کارگەکان ئەوەش لەلایەن کوالیتی کۆنتترۆلی وەزارەتمانەوە دەکرێت پشکنینی بەرهەمی ئەو کارگانە دەکەن اینجا هەر مەسەرەی بابڵێن خۆراک نییە بابەتی خۆراک نییە هەموو ئەو بەرهەمانەی لە کوردستاندا پشکنینی بۆ دەکرێت پێویستی بۆ ئەوەیە پشکنینی بۆ بزانین ڕەنگە لەسەر موادی پلاستیکی کە لە کوردستان هەمانە لە شیش و چمنتۆ و موادی بیناسازی ئەوانە هەموو ئەوانە پێویستی بەوەیە کە ڕێژەکە بەپێیت ینی چاوەڕوانیە کە 1932 پشکنین کرابێتیان پێویستی بە بۆ زیاتر پشکنین بکرێت بەپێی ئەو بارودۆخی کە تێیداین
دیسا کۆرۆنا ڕێگر بووە لە ڕێگر بەردەم بووە و بۆ خۆت دەزانی سەردانی لێژنەکان بۆ کارگە و شوێنانە ئەوانش پێویستیان بە مەسروفات هەیە کە بەداخەوەی ئێستا ڕەنگە لە تمۆحی ئێمەدا نییە بابرێن هەموو ئەو ئامارانە لە تمۆحی ئێمەدا نییە بەڵام ئەوەی کە ئێستا پێمان دەکرێت لەو بارودۆخە دواخاڵ لەو ئینفۆگرافیکە دراسە و خەمڵاندن بڵێ دراسە و خەملاندنی 1945 زۆر مادەی کیمیایی بەپێی نووسراوی وەزارەتی ناوخۆ ئێمە هەندێک شت هەیە مشتەرەکە لە بینی ئێمە و لە بینی وەزارەتی ناوخۆدا مشتەرەکێک چیە لە نێوان خۆتان و وەزارەتەکانی تریش بەڵێ زۆر لە مناو ئێمە و وەزارەتی سەحەشدا ئەوانە بە هەماهەنگی لەگەڵ ئەواندا پشکنینیان بۆ دەکرێت بەڵێ ئەمەیان چیە دراسە و خەمڵاندنی 1945 زۆری مادە کیمیایی ئەو مادە کیمیاویانەی هەندێکیان پێویستیان کە بێتن بۆ هەرێمی کوردستان دراسەیەەکەی و خەملاندنی ئەوەی بۆ دەکەی بن چەندی بێتن بۆ هەرێمی کوردستان باش بە پێی پێویستی کارگەکان ئەویان دەبێ بە هەماهەنگ بین هەندێکیان لەگەڵ وەزارەتی ناوخۆ هەندێکیان دەبێ هەماهەنگ بین لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەمەوێت قسە لەسەر ئاسایشی خۆراک بکەین بەڵام دوای ئەوڕاپۆرت یەکێک لە پلانەکانی دیکەی وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەر لە سەرەتای کابینەی نوێمەوەکاری لەسەر دەکرێت بریتە لە دابینکردنی ئاسایشی خۆراک و خۆبژێوی و دامەزراندنی سیستەمێکی ئەلکترۆنی بە جۆرێک لە ڕێگایەوە سەرجەم بازرگانان لەگەڵ وەزارەتەکە و بەڕێبەرێتی گشتی بازرگانی و پیشەسازی پێکەوە ببەستنەوە بۆەوەی وەکو ئاسانکاری سەردانیکردنی هەولێری پایتەخت کەم بێتەوە و کارەکان خێراتر بکرێ لە پلانی 2021دا بۆ گەشەپێدانی پیشەسازی لە هەرێمی کوردستان هەماهەنگی لەگەڵ زۆربەی وەزارەتانە کراوە کەوا کارگەی تایبەتمەندیان هەیە وەکو وەزارەتەکانی کشتتوکاڵ و تەندروستی و پلانیان هەیە فراوانیشی بکەن بەوەی زۆرترین داهات و خۆپژێوی دروست ببێ و بەرهەمی ناوخۆیش بپارێزرێ. ئێمە بەرنامەی ساڵی 2021مان بەرنمەیەکی گشتگیرە و هەمەلایەنەیە چ لە بواری سناعی و کانزافلیزی و نافلیزیەکانە یاخود لە بواری خۆراکە یاخو لە بواری دەرمانە یاخود لە بواری مشتقاتی نەودا کە کارگەی بۆ دائرێک و قازۆک و قیریشی لۆئانە لەبەرەوە بەرنمەیەکی گشتگیرمان داناوە بۆ ئەوی کە هەموو لایەن تەنانەت قۆنسوڵی وڵاتانیش کە بۆیان ئەنێرین بۆی کە بزانن ڕووی ئای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتەکەمان چییە لە ئایندەدا کاری لەسەر بکەن و بتوانن دەستی مستەسمیری خارجی بهێتە وڵاتەکەمان کە بۆی بتوانن کارگە دابمەزێن و کاری لەسەر بکەن. یەک قسەمان هەیە ئەویش ئەوەیە ئیتر حکوومەتی هەرێمی کوردستان پێویستەکە بۆ پتەوکردنی ژێرخانی ئابووری خۆی چیتر ڕوو لە ڕوئیاکەی و ئامانجەکەی زیاتر لە نەوتەوە بگوازێتەوە بۆ بواری پیشەسازی و بواری زراعی و بواری گەشت و گوزار ئەمانە ژێرخانی ئابووری ئەم وڵاتە پتەوتر و بەهێزترەکەن بەڵام ئەبێ ئێمەش وەکو وەزارەت بەڕاستی ئەنجومەنی وەزیران و زۆر هاوکار بێ و زۆر پشتیوان بێ بۆ ئەوی کە کار ئاسانی زیاتر بکرێ بۆ خاوەن کارگەکان و تمۆحی زیاتریان هەبێ. لە بواری ئاسایشی خۆراک و لە ئاستی ئابووری و دارایی کاری گەورە و گرنگ کراوە. سێ سایلۆی گرنگ کە ماوەی چەندین ساڵ بوو تەواو نەکرابوون لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بودجەی تایبەتی بۆ تەرخانکرا کە بریتی بوون لە یەکەم پرۆژەی دروستکردنی سایلۆی 40,000 تۆنی لەگەڵ 5 کۆگا لە ناحیەی کەلار ئیدارەی گەرمیان بە گۆژمەی 19 ملیار و 594 ملیۆن دیناری عێراقی. دوو دروستکردنی سایلۆی 40,000 تۆنی 4 کۆگا لە ناحیەی ڕۆڤیا دهۆک بە گوژمەی 16 ملیار و 776 ملیۆن دیناری عێراقی. سێ پرۆژەی دروستکردنی سایلۆی 40,000 تۆنی لەگەڵ 10 کۆگا لە ناحیەی خوشتەپا لە هەولێر بە گوژمەی 20 ملیار و 500 ملیۆن دیناری عێراقی. ئێستا لە 95 کارەکانی ئەو سایلۆیانە تاو بووە کە جێگای 120,000 تۆن گەرم دەکاتەوە. 20 کۆگا لە خۆی دەگرێت. لە کابینەی نوێیەم کە دەست بەکار بووە ئێمە ئەوەی کە خاڵی زۆر گرنگە و پێویستە لە بواری ئاسایشی خۆراک سێ سایلۆمان هەبووە کە تەواو نەبوو بوو بە خۆشحاڵیەوە سەرۆکی حکوومەت ڕەزامەندیدا لەسەر تەواوکردنی و پارەی بۆ تەرخان کرد کە ئەو سێ سایلۆیە بە بڕی 58 ملیار دینار تەواو دەبێت دیناری عێراقی. ئێستا هەر سێ سایلۆکە کە دەورێکی گرنگی هەیە لە ئاسایشی خۆراکە 195 تەواو بووە هەر سێ سایلۆکە و لە بوارەکانی تریشە وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە دۆسەی فەرمانبەران پیاچوونەوەی کردووە بە دۆسەی هەموو فەرمانبەران کە لە بواری چاکسازی بووە 100% تەواو بووە ئەو پیاچوونەوە
و لە بواری بە ئەلکترۆنیکردنی کە هەر لە بەرنامەی کار بووە ئەویش کاری باشمان کردووە لە 160 کارەکانمان تەواو کردووە بە ئەلکترۆنیکردنی مۆڵەتەکان بە تایبەتی مۆڵەتی شەریکات و مۆڵەتی کارگەکان. ئێمە ئەمانەوەیە بەڕاستی کەرتی پیشەسازی بەشداری بکات لە داهاتی هەرێمی کوردستان ببێتە کەرتێکی گرنگ ئەوەش بە هاوکاریکردن لەگەڵەوە بەرهێنانە کە ناوچەی پیشەسازی ئەساسی بەرەو پێشبوونی پیشەسازیە ئەوە دروست بکەین و بەرهەمی خۆماڵی خۆمان بپارێزین. لە ئاستی چاکسازیشدا هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا وەزارەتی پیشەسازی و بازرگانی ئامادەکردن و هەموارکردنەوە ڕەژنووسی چەندین یاسایی کرد بە دەستپێکی کارەکانی خۆی لەوانە یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان ژمارە 11 ساڵی 2010 پرۆژە یاسای بریکارنامەی تۆمارکردنی ژمارە 4 ساڵی 1999 یاسای پارێزەرایەتی ژمارە 7 ساڵی 1999 یاسای گشتی کۆمپانیاکانی ژمارە 22 ساڵی 1997 یاسای ڕێخستنی بریکارنامەی بازرگانی ژمارە 79 ساڵی 2007 یاسای پاراستنی بە کاربەر ژمارەیەکی ساڵی 2010 بۆ هەموارکردن. کاکەمال ئاسایشی خۆراک چۆن پێویستە پارێزگاری لێ بکرێت بێگومان کۆگا و پاراستنی یەکێکە لە خاڵەکانی جگە لەمەش پێویستی بەوەیە کە بە شێوێکی باش بپارێزرێت بۆ ئۆتی کراوە. ئاسایشی خۆراک لە پێش هەموو شتێکدا پێویستی بە بەرهەمهێنانی بڕی خۆراکی پێویستە بۆ هاوڵاتیان لە بوارە جیاجیەکان بە تایبەتی لە بواری کشت و کاڵ و ئەو کاڵایانەی یان ئەو بەرهەمانەی تریشی کە لە بواری پیشەسازیدا پێویستە. بەرهەمە کشت و کاریەکان بۆ خۆت دەزانی پێویستی بە ئەوەی پێ دەڵێن پیشەسازی خۆراک یعنی بە پیشەسازیکردنی بەرهەمە کشت و کاریەکانە یەکێکە لە بابڕێن ئەرکە سەرچیەکانی وەزارەتی بازرگانی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ بە هەماهەنگی بەیەکەوە لە پێشدا ئێمە دەبێت ئەو خۆراکە دابین بکەین. اینجا قۆناغی دووەم کە ئەویش ڕۆلێکی گرنگ و سەرچی دەبینێت لە دابینکردنی ئاسایشی خۆراک ئەویش چۆنیەتی حفزکردن و پاراستن و هێشتنەوەیەتی بۆ گرنگەکان زۆر زار دەبین بە تایبەت لە وەرزەکان ینی بۆ وەرزێک دروست دەکرێت یان ئامادە دەکرێت بەڵام شوێنێک نیە بۆ پاراستنیان زۆر ڕست بەهادەردەوە ئەو کێشەیەش کە ساڵانە ڕوبەڕووی حکوومەتی هەرێم و یان وەزارەتە پەیوەنددارەکان دەبێتەوە لەوەی کە بەرهەمەکانیان بەرهەمی جوتیاران و بەرهەمی تر ناتوانرێت سەر بکرێ یان بازاڕی بۆ بێنرێتەوە ئەوەیە کە هەمووی لە یەک وەرزدا پێدەگاتن و ناشتوانرێتن بە پیشەسازی بکرێەوە بەوەی کە لە قوتوو بندرێ یان کۆگای پێویستی ساردکەرەوەی تێدا بۆ دابین بکرێت. لەبەر ئەوە سەرڕای بابڕێن بەرهەمهێنانی خۆراک بە پیشەسازیکردنەکەی گرنگە و حفزکردنەکەی گرنگە. هەر لەبەرەوەش ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا 3 سایلۆمان لە بواری جێبەجێکردنە کە بە خۆشحاڵیەوە لەگەڵ ئەوەش کە ئەو بارودۆخە دارایی هاتە گۆڕێ ئێمە توانیمان لە ڕێگایەکی ترەوە ئەو پرۆژانە نەیەلین بوەستین چونکە وەکو باسم کرد زۆر گرنگن بۆ پاراستنی یان دابینکردنی ئاسایشی خۆراک. ئەو سێ سایلۆیە سایلۆی ڕۆڤیا و قوشتەپە و کەلارن بە خۆشحالیەوە سایلۆی ڕۆڤیا و قوشتەپە تەواو بوونە بەس ماوە ئێمە ئیستیلامیکەین سایلۆی تری بەرنامەکانی ڕابردوو یەشێک لە بەرنامەکان خاتو بێگر تاڵەبانی لێرە میوان بۆ وەکو وەزیری کشت و کاڵ باسی لەوە کرد کە کارگەی بە قوتونان و کارگەی پاراستنی بەروبوومی میوەیشیان کردو ینی بۆ وەرزەکان یان جگە لەم سایلۆیانە ئەمەش کراوە. بەڵێ ئێمە جگە لەو سایلۆیانە کۆگاشمان هەیە بۆ حفزکردن و بۆ خەزمکردنی ئەوانە و داوامان کردووە چەندین لە ڕێی سەرمایه‌دار و بازرگانەکانەوە ئەوانش چەندین کۆگای مۆدێرنی ساردکەرەوەیان دروست کردووە کە بە خۆشحالیەوە ئەوانە ئەگەر هەمیان تەواو ببن دەتوانن ڕۆڵێکی گرنگ ببینن لە پاراستنی ئەو خۆراکانە بۆ ئەوەی لە یەک کە لە یەک وەرزدا پێدەگەن بە خەسار نەچێ و بژمێنێتەوە بۆ وەرزەکانی تر. ئەو کارگانەی کە پێویستە بۆ قوتونان و بابەتەکانی تر بەڕێ ئێمە خەڵکمان تەرجیح کردووە بێن ئەو کارگانە دابن بە خۆشحاڵیەوەی ئێستا مەجموعەیەکی ئەوها بە ڕێگاوان بۆ ئەوەی کە
پرسی دایمەزرێن. دایمەزرێن باشە پرسی یاسایەکە کە لەو پرسانەی کە زۆر جار ڕێگری دەکات یان ئەو یاسایانەی کە هەن یان نیش ئەوانەی کە هەموار نەکراونەتەوە یان پێویستیان بە هەموارکردنەوەیە زۆر زار ڕێگری دەکەن یان ڕێگرن لە بەردەم سزادان بەرزبوونەوەی ئاستی کوالێتی شوێنەکان ئێوە لەو وەزارەتی خۆتان لەو کابینەیەدا هەشت پرۆژە یاساتان کە پەیوەندیدارن بە وەزارەتەکەی ئێوە لەسەر یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان تاوەکو یاسای پاراستنی مافی بەکاربەر ئامادەتان کردووە داوتانە و ئەنجومەنی وەزیران بۆ یەکو پرۆژە یاسایەک بچێتە پەرلەمان و هەموار بکرێتەوە. هەندێک ئەو یاسایانە بۆ خۆیان زۆربەیان هەن بە پێی گۆڕانی بارودۆخ سەردەمەکە هەندێکیان یاسایەکان هەندێکیان کۆنن پێویستیان بەوە کە هەموار بکرێت و پێداچوونێ بێتەوە لەو شوێنانێک کە پێویستی بە هەموارکردن و پێداچوونەوە هەیە بۆ ئەوەی لەگەڵ ئەو دۆخەی ئێستادا بگونجێتن ئێمە نردومانە بۆ ئەوەی لەو مادە و ڕگانەی کە پێویستی بە هەموارکردنەوەی هەموار کە دراستان کردووان پرۆژە یاسایە دەستان دەکاتەوە لە زیاتر پەرەدان بە بازرگانی و پیشەسازی لارێ بێگومان چونکە هەموو شتێک بە یاسا دەکرێت. باشە لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەم ڕۆ لە تەوابوونە بۆیش کاتەکە دەقۆزمەوە بۆی سەرەسەر هەلی کار بکەین بە دروستکردنی ئەو سایلۆیانە و ئەو ئەجندای کە ئێوە ئیشی لەسەر دەکەن لەگەڵ کارنامەی کابینەن و حکوومەتی هەرێمی کوردستان بەرزکردنەوەی ئاستی یان بەرزکردنەوەی ژمارەی هەلی کارە ڕەخساندنی هەلی کارە بۆ ئەمە چیتان کردەوە؟ ئەو سایلۆیانێک کە دروست دەکرێت حتمما هەر یەکە و مەجموعەیەک ژمارەیەکی باش فەرمانبەری وێ بۆ ئەوەی بەڕێوەی باتن و کاری لەسەر بکە ئەوە هەری کار بۆ مەجموعەیەک دروست دەکە هەموو بابەتەکانی بابڕێن شوێنەکانی تری کە پەیوەستە بە حکوومەت دامەزراندنی دەوێت ئەوانی تری کە ئێمە گرنگی پێدەین دەمانەوێت هەموو چاوەکانمان لەسەر ئەوە بێ پەرەپێدانی کەرتی تایبەتە بۆ ئەوەی خەڵک ئەوەندە تەنها بەتەمای کەرتی گشتی نەبێت لە کەرتی تایبەتدا دامەزرێ و مافەکانیشی پارێزراو بن بۆ ئەوە دامەزراندنی کارگە و کارخانە حتمما دەبێت زیادبوونی هەری کار ئێمەش بۆ ئەو مەبەستا لەو کارگانەی کە هەن سەردانیشمان کردوون داوامان لێ کردوون و دەشی چەسپێنین کە دەستی کاری خۆماڵی بەکاربێنین ینی هاوڵاتیانی خۆمان کار بکەن لەو ئەوشیان زۆر زار پێویستی بە پسپۆریاتی هەیە بە لە بەرچاوگرتنی بەڕێ ئەوە زۆر زارێ مەقسە ینی کە بەڕێز وەزیرەکان دێنێرەیان لایانی پەیوەندیدار دێتە ئێرە گفتوگویان لەگەڵ دەکەین یەکێک لەو گرفتانەی کە هەیەە کەسی نەبوونی کەسی پسپۆری پیشەیە لەو مەزالە بۆیە دەڵێن ئەمە پێویستیمان بە خەڵکی بیانی هەبووە لەگەڵ ئەوە بۆ وەزارەتی پەیوەندیتان و هەماهنجتان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە بۆ دروستکردنی کادری پیشەیەتی بوو هەر لە ئەسڵدا پێشکەوتنی پیشەسازی شتێک نییە تایبەت بێ بە تەنها بە وەزارەتی بازرگانی و پیشەسازیەوە یعنی سلسلەیە کە پێویستی بۆیە زۆربەی زۆری وەزارەتەکانی حکوومەتی هەرێم تێدا بەشدار بن چونکە ئێمە کاتێک کە پلاندادنین بۆ دامەزراندنی کارگا حتمما پێویستی بە کادیر هەیە کە باسمان کرد گوتمان پێویستمان بۆی دەستی کاری خۆمانی بەکاربێنن بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە هەندێک لەو سێکتەرانە هەنگنە کارگانە خەڵکی فەنیان پێویستە لای خۆمان ئێمە ئەوە ناڵێن ئەوانی تری کە پێویستە بێمەوە سەرباسەکەم پێشکەوتنی پیشەسازی پێویستی بە کادیری لێهاتوو هەیە کە ئەوە سەر بە دەبێ وەزارەتی خوێندنی باڵا بۆمان دابین کە پێویستی بە کارەبایی باش هەیە کە پێویستی بە ڕێگاوبانی باش هەیە پێویستی بە تەکنۆلۆژیایی نەقل و زانیاری وانەیە پێویستی بە وەزارەتی گەیاندن و گواستنەوەیە پێویستی بە وەزارەتی پیشەسازیە بە وەزارەتی سەحەیە پێویستی بە وەزارەتی ناوخۆیە پێویستی بە وەزار یعنی هەموو ئەو حکوومەت بە یەکەوە دەتوانین هاوکار بین لەوەی کە بابڕێن پیشەسازی خۆمان کەرتی پیشەسازی پەرە پێ بدەین هەر یەکە و بەپێی مەسئولیەتی لەو تیمەدا ئەو هەندێک کە ئێمە وەکو میدیاکاران متابعەمان کردبێت لە یەکێک لە گوتارەکانی جەنابی سەرۆکی حکوومەتیش هاتبوو کە ئێوە لەو کابینەیەدا حزبایەتی ناکەن تەنها دەتانەوێت وەکو کابینەیەکی باش کار بکەن بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری ئەمەوێت لە جەنابەت بپرسم ئەو هەمە هەنجێکە جەنابەت باس کرد لە نێوان وەزارەتەکان تا چەند لە لووتکەدا تا چەند بێگرفتە بۆ نمونە ئەو شتانێک کە جەنابەت باس کرد وەزارەتەکانی دیکە هەمە هەنگن بۆ خۆی هەموو وەزیرەکان هەموو وەزارەتەکان هەدەفیان
جێبەجێکردنی بەرنامەی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی شتێک نییە من بەبستم شتێک بێتن بەس لە وەزارەتەکەی خۆم بیکەم و پەیوەندی بە تێکڕای حکوومەت و وەزارەتەکانی ترنەبی هەر وەزیرێک هەر وەزارەتێک کە ئیشێک دەکات هەدەفی ئەوەی خزمەتی ئەو حکوومەتە و ئەو ملەتە بکبرێن ئەو وڵاتە بکە لەبەر ئەو هەماهەنگیە حتمما هەیە بەڵام هەندێک کەم و کوڕی هەیە ئەویش پەیوەستی بە یاسایەکان هەیە بۆ ئەو یاسانەی و هەش یاسانەیە کە ئێوە زۆر جار یاسایەکان ڕێگر دەبن چۆن مەسەلەن ڕەنگەی یاسای ئێمە لەگەڵ یاسای بابڕێن وەزارەتی سەحەیان وەزارەتی شارەوانی یەک نەگرێت هەندێک بابرێن تەناقضاتی تێدایە دەبێت پێویستمان بۆی ئەوانە چاکەین بۆ ئەوەی دەسەڵاتەکان دەستان پێکردو بە چاکردنی و بە هەندێک لەوانە هەیە ئەگەرنا پێشخستیانی پێشکەشکردنی پرۆژیاس لە بەرەوەی کاتم تەواو بۆ دو پرسیار لەسەر کە یەکێکە لەو کێشە و ترسا و فۆبیانەی کە هاوڵاتیان هەیەە ئەویش بەرزبوونەوەی نرخی دۆلارە بێگومان کاتێک کە نرخی دۆلار بەرز دەبێتەوە لە بەرامبەردا دیناری عراقیدا دەبەزێت کاریگەری لەسەر با بڵێن هاوڵاتیان دەکات بەڵام هەندێک جار دەبینین کە هەندێک بازرگان بەبێ ئەوەی کە هێشتا کاڵایەکانی پێشتریان سا کرد بێتەوە هەمان ئەو کاڵایانی کە هەیەە بەو نرخەکە کردویانە بە نرخە گرانەکە یان بە نرخەشی گران دەدەنەوە بە هاوڵاتیان تا چەند ئەمەتان کۆنتترۆل کرد بێگومان بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەری کردوتە سەر بازار چونکە لە پێشداش گوتمان بەداخەوە زۆربەی کاڵەکانی ئێمە لە دەرەوە دێن کە لە دەرەوەش دێ بە دۆلار دێ کاتێکیش دۆلارەکە بەرزبێ حتمما پێی بەرزبوونەوەی دۆلارەکە کاراکەش بەرز دەبێتەوە بەڵام ئەوەی لای ئێمە مەبەستە ئەوەیە کە ئەو دۆخە قۆرەق نەکرێ سوئی ئیسیفادەی لێ نەکرێ بێن لە سەروی حەقی خۆیان کە دۆلارەکە بەرز بۆتەوە بێن غەدر لە خەڵک بکەن و کالاکانی بکەن بۆ ئەمە بەستە ئێمە باسم کرد لە پێششتا چاودێری بازرگانی تیمەکانی چاودێری بازرگانیمان ڕاستپاردووە کە سەردانەکانیان چڕ بکەنەوە ڕێگری بکەن لە هەر کارێکی لەو شێوەیە کە هەیە بەڵێ بەڕێز کەمال موسلیم وەزیری پیشەسازی و بازرگانی زۆر سوپاس کاتم گرتن سوپاس کە لەگەڵ مابووی سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەرشاد